و ئەبێ ئەم گەنجان و لاوانش بەشێک بن لەو ئێترازەی کە لە کوردستانە بەڕێکەوتۆ لە بوارە جۆرا و جۆرەکانێتر مامۆستایانە کرێکارانە هەج بوارێکە ئەبێ ئەوانش تایە بنەوە ئەبێ فشارێک بن کە ئێمە بۆیە ناتوانانی هەر سەرگیریکەن لەبەر ئەمانەوە داوا لە دەسەڵات دەکەین لە دەوڵەت دەکەین کە ئەم شتانە فراهەمکە بۆ گەنجان تا کار ئاسانی بکە لە پەیوەندیەکانە. ئەمە بارەکەی تریشی ئەوەیە بەڕاستی پەیوەندی زەواج با بڵێن هاوسەرگیری زۆر معقدە ئەبێ سادەکرێتەوە ئەبێ زەواجی مەدەنی جێگەی هەموو زەواجەکان بکرێتەوە دوو ئینسان کە ئەکەنە عمرێکی دیاریکراوە با بڵێن 18 ساڵ ئیتر حەقی خۆیانە بڕۆنە لای کاتب عەدل لێ بچونە دائیرەیەک کە بێکو چۆن لە ئەوروپا ڕیجستەر ئۆفیس هەیە ئەچیت ئەمە دوو ئیسیانی کامڵین ئێمە ئەمانەوێ زەواجکەین حتا دەوری دەخاڵەتی خێزان و مەلا و دەسەڵات کەم نەمێنێت لەسەر ژیانی ئینسانەکان ئازادانە بڕۆن ینی داواکردن و بە ڕسمێز ناساندنی زەواجی مەدەنی هاوسەرگیری مەدەنی شتێکی زۆر پێویست و زەڕورە هەبووە لە عێراقا لە کوردستانە ئەمە هەبووە ئێستا بەهۆی مەلاکانەوە هەموو شتێک تێک چووە